لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی پلەیەکی کوردستان و لە کۆمەڵی یەکەم پیشەسازی لەسەر یاریگای دووەمی یانەی هەولێر میوانداری شۆڕیجەی کرد. لە یەکەم هێرش و دەرفەتی یاریەکە ئیسماعیل عەزەدین توانی گۆڵی یەکەم بۆ پیشەسازی تۆمار بکات. پیشەسازی هەوڵی زیادکردنی جیاوازیەکەی دەدا و شۆڕیجەش تواناکانی خۆی خست بۆگەڕ بۆ گۆڵی یەکسانی، بەڵام نیوە یەکەم با گۆڵێکی بێوەڵام بە سوودی پیشەسازی بە کۆتا هات. لە نیوەی دووەم لەگەڵ ئەوەی شۆڕیجە بە مەبەستی یەکسانکردنەوەی یاریەکە کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرت بۆ دەست، بەڵام پیشەسازی لە ڕووی هێرشبردنەوە باشتر و تۆکمەتر دەردەکەوت و مەترسی زیاتری خست بۆ سەر گۆڵی میوان. یاری تا کۆتایی بە هەمان ئەنجام مایەوە و پیشەسازی بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. طبعا برنەوەی ئەمڕۆ لۆمە گەڕانەوەی متمانە بوو بۆ ستافی تیپەکە بە کاملی، چونکە ئەوە سێ یاری بوو نەتیجەمان باش نەبوو. الحەمدوللا ئێستا بۆ برنەوە چوونە ڕێزبەندی دووەم طبعا لە خولی کوردستانی لە چواردەگەمە لە بەهەدەردانی خاڵ لەو یاریانە زۆر زەحمەت قەرەبووی دەکرێتەوە، بۆیە الحەمدوللا ئیشەکانی ڕاهێنەرمان بە مەزبوطی بەڕێ جێبەجێ کرد و ئینشاءالله بۆ یاریگارە زیاتر خۆمان مای دەکەم بۆ بەدەستێنانی سێ خاڵی تریش. طبعا اللعبة فوز وخسارة اعتيادي، فريق بيشسازي فريق زين. بێگومان یاری بردنەوە دۆڕانی تێدا ئاساییە، تیپی پیشەسازی تیپێکی باش بوو، ئێمەش باش دەرکەوتین بەڵام نەمانتوانی گۆڵ بکەین، دەبووە بە ئەنجامێکی باشتر دەربچین، سەرکەوتن لە لای خوای گەورەیە. بەمەنجامە پیشەسازی با کۆکردنەوەی نێو خاڵ لە 6 یاری هاتە خانەی سێمی کۆمەڵەکەی و شۆڕیجەش بە 8 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی چوارەم. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.